سڵاوتان لێ بێ و یەکەم ڕۆژی ساڵی نوێتان لێ پیرۆز بێت ومێ دەکەین ئەم ساڵ دەستپێکی ساڵێکی پراپڕ لە باشی و جوانی بێت بۆ هەر یەکەتان هەروەها پیرۆزبایی دامەزرانی کورساتی ئازیز 23 ساڵ بەسەر تێپەڕبوونی دامەزرانی کورساتی ئازیزا تێپەڕەبێ بۆیە پیرۆزبایی لە خۆمان لە ئێوەی بینەرەکەین چونکە ئێوەن ئێمەتان هێشتۆتەوە بۆ ئەوەی کە بەردەوام بتوانین خزمەتێکی باشی ئێوەی ئازیز بکەین بۆیە ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتەیە کە تایبەتە بە یادی دامەزرانی کورساتی ئازیز لەگەڵتان نابین بۆیە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن دڵنیا بن پرۆگرامێکی زۆر تایبەت ئامادەیە بۆ ئێوە 23 ساڵە کورسات خزمەت دەکات داهێنان دەکات لە میدیای کوردیدا 23 ساڵە لە هەموو بوارە جیاوازەکاندا کورسات بێوەستان بێوچان کار و خزمەتی میدیایی خۆی پێشکەش دەکات کورسات کەناڵە سەنگینەکەی خێزانی کووردە کورسات دەیەوێت فەرهەنگ و کللتور و ڕەسەنایەتی کوردی بپارێزێت کورسات دەیەوێت هەمیشە لە خەمی هەر هاوڵاتیەکی کورد بێت لە هەر شوێنێکی دنیادا بێت لە هەر چوار پارچەی کوردستاندا بێت ئەمەی کایبینن ئەمە کورساتە ئەمە ماڵی کورساتە گوندی کللتوری کورساتە کە ئێمە ئەمڕۆ بەخۆشی ئەوەی خۆشەویست بینەرانمان ئەم پرۆگرامە تایبەتە بە ئامادەبوونی کۆمەڵێک میوانی ئازیز و خۆشەویست بۆ ئێوە ئامادە کردو هیوادارین لەگەڵمان بن دڵنیا بن لە کوردواری خۆمان دەڵێ زەرەر ناکەن بەڵام ئێمە چاومان لێرە دووکەڵ نەیهێشتا قەیناکە بۆ دووکەڵەکانە حازرە من شەکرەکان بسۆتنەوە پیاڵەکە تۆ چایەکە پێگەیشت و وڵات چایەکە لە ماوێت اینجا تا ماوێتی ئەمڕۆ کۆمەڵە میوانی خۆشەویستمان لایە بە بیان ناسێنین بێگومان لە پشتی ئەمەوە خات و سروە محەممەد بێگومان کە فۆلکلۆریستە و ئەمڕۆ لە لامان دەبێت هەندێک قسەی تایبەت دەکەین لای خات و سروەش بۆی دواترە گەڕێنەوە لای خات و سروەش بێگومان قسەی زیاترەکەین و بەڵام ئەمڕۆ ئەو ئێستا کولێرەکەمان بۆ حاضر ناکات جارەوە نیە چارێک کولێرەکەمان بەکە گەرم ببێت دەسەکەین بە کولێرەکە زۆر باشەکات دواترە گەڕینەوە لای زۆر بەخێر بێخات بەخێر بەی سەر چاوانەکان پیرۆز بێ کەوتو بن دەستخۆش ئەمە چێلا نازانی دەی تۆ معلوماتە پێ تۆ پێمان بڵێت من نازانی چیە تۆ چیادی تۆ پێمان دوای باەکێک پێمان بڵێ وڵات میژ تۆش نازی بەزەمانستەکەم ساوەڕ وەشتانی تێکراوە وانە بەزەمەی سە پیای کێشم ئاوێتە دەرەوە وەڵام و کاتە ساوەری تیەکەم لە کوردواری خۆمان ئەوە بەردیانوا لێ کردەوە بۆی بتوانن ساوەر و هەندێک بابەتی ڕاستەواریە بەهاڕێ زۆرچینە لای میوانەکانمان میوانە ئەزیزەکانی ترمان بگومان ئەمڕۆ پرۆگرامەکە زۆر زۆر تایبەتە دوو هونەرمەندی زۆر خۆشەویست لەگەڵمانن کاکایەتگار و کاکە جاسم چوچانی و هەروە کۆمەڵێک میوانی زۆر ئازیزی تر هەر یەکەتان بەخێر زۆر زۆر بەخێر بن خات و دکتۆر لۆنا خالید پزیشکی ڤێتەرنەری بێگومان لە پرۆگرامەکانی کورسات و ڕۆژێکی بەردەوام بینیوتانە و کورسات دەنگ و ڕەنگێک بۆ گەیاندنی پەیامی ئەو کەسانی کە مافی جاندارانیان لای بۆ خۆ دێشێک بیلەوانە خات و لۆنا بەخێر بێ بەخێر دامەزرانی کورسات پیرۆز بێ زۆر سپاس بۆ ئەم میوانداری و ئەم بەرنامە جوانە زۆر سپاس بۆ هاتنی ئێوە دکتۆر نزار محەممەدەمین پسپۆڕی دەرونیە جا دوای بۆشمان باسەکە لە ڕووی دەرونیەوە ئەم کەشە تایبەتمەندیشەوەی دکتۆر سلااو لێ بە زۆر بەخێر بێ سلااو لە ئێوەش و لە بینەرانتان و یادەکەشتان پیرۆز بێت ساڵی هەموو ساڵ نوێ لە هەموو لای پیرۆز بێ لە ئێوەش تەوە دکتۆریان بەخێر بەسەر چاو دکتۆر دانا ئەحمەد کە بێگومان یەکێکە لەو نووسەرانی کە بەرداوامیەوە لە نێو پرۆگرامەکانی ئێمای بینن جا کاتێک کە باسی شعری نالی و شاعیرانمان بۆکە بڕابکە حەزەکەم گوێ لە شعر بگرم حەزەکەم گوێ لە ناوڕۆک و بەسەراتەکانی دکتۆر دانامان لابێ ئێمە وەکو پێشکەشکارەکان هەوڵین کەمترین قسە بکەن کەمترین پرسیار بکەین چونکە بۆی کاتەکە زۆرتر بۆ دکتۆر بەجێ بێڵین زۆر بە جوانی سەرمایەتی بەخێر بێ دکتۆریان ستانەکەم یادی کورسات لە هەموو لایەک پیرۆز بێ سەری ساڵ لە هەموو مرۆڤایەتی پیرۆز بێ کرسمس لە برایان و لە خوشکانی مەسیحی پیرۆز بێ کورسات دەنگی هەمومانە و یەکەم کەناڵی ئاسمانی ناساندنی کووردە بە دەرەوەی وڵات و بە دەرەوەی کوردستان و کورد بۆیە جێی فەخر و شانازی هەمومانن و سەنگ و قورسایی خۆی هەتا ئێستا بە شێوەیەکی باش هێشتوتەوە کە ئەمە ئەتوانم بڵێم بۆ ئەم ڕۆژگاری ئێستا بۆ ئەم قەیرانی کە ئێستا ڕاگەیاندن و ماسمیدیاکانی تێکەوتون کارێکی یەکجار سەختە بۆیە ئەرکتان گرانە و ماندوو نەبن و دووبارە پیرۆز زۆر سپاس بۆ تۆ دکتۆریان بەخێر بە سەر چاوان کاگەیادگار خالیدیش بێگومان بینیتانە کاگەیادگار و کاک جاسم گۆرانی بڵێن و تۆ شان وای بۆ لێنەکەی بەخوا بزانم خۆ ناگریەوە گۆرانی بڵێن وەڵ نەفەڕی
بەخێر بکاکە یادگار قوربانە سواس دەکەم بە هیوای ساڵی نوێ پیرۆز بێ لە گەلی کورد لە هەر چوار پاشایی کوردمان ساڵێکی خۆش و بەختەوەری بێ بۆ هەموو میلەتی کورد دووبارە لە یادی کورسات خۆم بە خۆشحاڵە زانم لەم ڕۆژەدا بە گۆرانی لە خزمەتی بینەر و هەوادارەکان بین لەگەڵ ئازیز خۆشەویست کاکە جاسم زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای بەرنامەیەکی خۆش ئینشەڵڵا زۆر سپاس بەخێر بێت کاکە جاسم زۆر زۆر بەخێر بێت سپاس. سەر چاوان ساڵی تازەش لێ پیرۆز بێ سپاسان دەکەم لەوێش پیرۆز بێت و دەستخۆشیم بۆ ئێوە بۆ بەرنامە جوانەکەتان پیرۆز بایەڵم بە کەناڵی کورسات ساڵیادی دامەزرانتان هەمیشە سەرکەوتوو بن و هەر هەبن دەستخۆشیم بۆ برایانی پشتی کامێرە تەواو هاوڕێیان و میوانانی بەڕێزمە چاومش گروپەکەشە ناسێنی بێکمان بەس باە پرسیار لێەوە بکەم جارە پێشەوە ئەم شەو دڵنیام ئاهەنگتان هەبووە بەشداری نەگە بەس من هەر مردم ماشەڵڵا باش هەنگای دەستم تۆم ڕۆ من دوورم لەو شتانە ئەمڕۆ باشم تەواو ئەکتیفم کاگەرگا خۆتۆمان دوونیت والله من خۆشایەتی ئیلمانونیم لەش ساغ بێ خۆ بەخێر بن سەر چاوان بێگومان گروپی هەڵپەرکەی ئازیزیش لە لامان ئامادەن تۆ بیان ناسێنە کاکە بەرەم و هاوڕەکانی یاڕەبی بەخێر بن ئەوەن بەستووە من حەزەکەم لە ناویان ئیش بم لە ئەندامەکان بەس بەخوا لەگەڵەوە دەرنابم سێ قاستان مەکردووە و حرەکە و جوڵانە بەڕاستی هەر لە خۆتان جوانە یاڕەبی بەخێر بن بەخێر بن سەر چاو ئەمڕۆ پرۆگرامەکە وەندی تر ئەڕازێنەوە بۆ تابلو هەڵپەرکێ جوانانەی کە هەیە و بێگومان کورسات یەکێک لە تایبەتمەندیەکانی گرنگیدانە بە کللتور و ڕەسەنایەتی کوردی یەکێک لە گرنگی ڕەسەنایەتی کوردیش ئەو تابلۆ جوانە هەڵپەرچیانەیە کە ئەم گروپە ئەمڕۆ پێشکەشتانێکن لەبەرەوە سەیرانکەن ئەمڕۆ دڵنیام سوپرایزی زۆر جوانیان ئێزام لە ماڵەوە سەیرانەکەن و یەک دەستماڵەگرن بە دەستانەوە لە ماڵەوە بەدیار شاشی کورساتەوە هەڵەپەڕ چینە لەی گۆرانیکی تر چینە لای گۆرانێکی تر یان با تۆزە لەگەڵ دکتۆر و سۆرەلانەش قسێ بکەین دکتۆرە لانە دکتۆرە لۆنە نزیکە لۆنە قەینا سەرمایەوەینی ئەوەی دکتۆرە لۆناگیان باسی ئەومان بۆ بکە ئێمە هەمیشۆک و کورسات گرنگی بەوایین بۆ مافی ئاژەڵام پارێزین هۆشیاری بڵاوەکەینەوە تۆ لەسەر ئەم بابەتانە چی و هەیە بتەوێ بڵێ تا چەند بۆ منە کورسات بۆتە منبەرێک بۆ ئەوەی کە ئەو پەیامانەی کە تایبەتە بە پاراستنی مافی ئاژەڵام بە شێوازی خزمەتکردن و بەخێوکردنیان تۆ لە شاشە جوانەکەی کورساتەوە گەیان دەبێتە بەڕاستی کورسات تاکە کەناڵە کە تاکو ئێستا زۆرترین بەرنامەی لەسەر ئاگاداری لەسەر ئاژەڵان لەسەر مافەکانی ئاژەڵان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵان بەڕاستی لەسەر هەموو بابەتەکان لەسەر ڕۆژی جیهانی ڤێتەرنەری لەسەر هەموو ئەمانە کورسات هەمیشە لە پێشەوە بوو بەڕاستی دەستخۆشیتان لێ ئەەکەم و زۆر زۆر سپاسانەکەین وەکو پزیشکانی ڤێتەرنەری و هیوادارین کورسات زیاتر لەم مەجالە فراوانتر بکات و ئەگەر بتوانن بەرنامەی تایبەت بە لە ڕووی پزیشکی ڤێتەرنەری دابنن لە کەناڵەکەتانە بەڕاستی ئێوە ئەتوانن زۆر لەوە باشتریش بکەن دڵنیام کە شتی زۆر زۆر باشترتان پێ و دەستان زۆر سپاس بێگومان کورسات بە ئێوە جوانەوە ئێوەن ئەتوانن ئەو بابەتە جوانانە بگەێنن بە بینەرەکانمان دووبارە سپاس گەرم میوانە جوانانە نەبن بێگومان کورساتیش ناتوانێت و پرۆگرامانی کە هەیەی هەندەی تر بێڕازنێتەوەمان هەرێکیان بە پسپۆڕێکی خۆیان بە بڕوانامەکەی خۆیان لێرە خزمەت دەکەن و دەیانەوێت زۆرترین خەڵک لە بابەتە جۆراوجۆرەکان ئاشنا بکەن دکتۆر نزار دووبارە بەخێر بیت نیە چامان هەیە دکتۆر باشە احتیاتی خۆی خستۆ تا شاکەتەکەی لەبەرە شیرمان هەیە ئەوەی کە من نەزانم چامانەیە شیرمانەیە هەنگوینمانەیە گوێزمانەیە ئەوانەمان هەمووی هەیە 5-6 لێرەشمان هەیە کەمێکی لێ هێنی خوانەی بڕێ باشە نانی بەیانیتان خواردۆ دکتۆری دانیشیم بۆ نانی بەیانیتان خواردۆ دکتۆریان بەڵکوڵێکی کرد شەڵات تۆزەیکە دکتۆریان تۆ پەیامە چیە بۆ ساڵی تازە و ئەم کەش و هەوای چۆنەوە بەڵام من شتێکی مێژووی بچووک ئەڵێ مەگەر ڕێگەم پێ بدەن من دوای ئەوەی کە 16 ساڵ لە هەولێر ئیشم کرد لە 83 تا 98 هاتم بۆ سلێمانی اینجا ئەو کاتە کورسات هێشتا دەستی پێ نەکرد بوو خەریک و دەست پێەکە ئیتر مقابلەمە کرد لە زۆربەی کەناڵە لۆکەڵەکان کە سەتەلایت نەبوون ئیتر دوای ئەوە کورسات دەستی پێ کرد یعنی لە بیدایەتەوە لە سەرەتاوە تیا بووم هەتا ئێستا مەجموعەیەک بێژەری بەڕێزی وەکو ئێوەم گۆڕیوە مەجموعەیەک ئستۆریۆم گۆڕیوە بەڕاستی احتیمامێکی زۆر ئەدرێ بە لایەنی با بڵێن ڕۆشنبیری و زانستی و ئەو شتانە لە کورسات بەڕاستی یعنی من لە زۆر شوێنە بەڵام
جدیەتە و ئەو حەماسەی کە لە کورسات بینیومە لە کەم شوێنی ترا بینیومە هیوادارم بەردەوام بن لەسەری و طبعاً چەند جارێکیش لەگەڵ پرۆگرام پرۆدیوسەرەکانی کۆن چەند پێشنیازێکم پێشکەش کردووە تقریبا نەتوانم بڵێم هەمووی بڵێم جێبەجێ کراوە و لەسەری ڕۆشتون دووبارە پیرۆستان بێ. لای دکتۆردانە دکتۆر ئاوا و کردوستەکەم زۆر زۆر سەرمانیە هەڵەیەکە بۆ بێنم سەرمانە سپاس دەکەم وڵا کە سەری دکتۆرەکە ماوەم لێ یەک جاروان لێ باشە دکتۆر ئەمڕۆ ساڵیادی دامەزرانی کورساتە تۆ تا چەند لە کورساتەوە توانیتە ئەو پەیامەی کە گرنگ بێت بۆ بینەر لەسەر ئەو تەوەرەی کە مانگەشتی بەڕێستمان کردبێ بتوانیت بیگەێنی دکتۆردانە قسەکانێکە من ئەچمە ئەولا پێما بە کولێرە حازرە باشە بۆن یەکەم نازانیتە بۆنەکە ئێگا بم نەستەکەم کولێرەکانمان تەنورەکەمان گەرم بۆ حازرە ئێمە تا قسە لەگەڵ دکتۆردانایەکەین تۆ یەک ڕیز چاشتێکم بە زۆری ماوە 2 4 6 8 حسابێکە مشکلی لا ئەری حساب تەفۆتی ئێستا چاتێکی تر لە ماڵەوە چاتێکردن عادی توێ تاو بەسەر چاوایسە چا بۆ متانێن دکتۆرجان فەرم من دوو خاڵ هەیە زۆر گرنگە بەلامەوە خاڵی یەکەمەوەیە کە خودی ڕاگەیاندن خۆی جۆرێکە لە گرێبەست باش گرێبەستە لە نێوان ئەو کەناڵێکی ڕاگەیاندن لەگەڵ خەڵکە بۆ ئەوەی کە هەواڵ و ڕووداوی وەکو خۆی بەڕازگۆیی بگەنێتە خەڵک کورسات توانیوەتی تا ئاستێکی زۆر باش ئەم گرێبەستە لە کات و شوێنی خۆیان پارێزگاریەکی باشی لێ بکات بۆچی چونکە کەمترین جار ئێمە تونند و تیژیمان بینیوە لە کەناڵی ئێمە لە کەناڵی کورسات زۆر بەکەمی گرنگی پێنەدانم بینیوە لە بە زمان و بە با بڵێن پاراستنی یا بڵێن شێواندنی زمانی کوردی کە ئەم خاڵە بێ ئەندازە گرنگە یەکێ لەو گرفتانی کە ئەمڕۆ ئێستا ڕاگەیاندنی کوردی کەوتۆتە ناوی و بەداخەوە ئەڵێم شێواندنی زمانی کوردیە ئەمە ئەتوانم بڵێم خاڵێکی بەنەبوونی زمانێکی ستانداردەوە نیە دکتۆرم ئێستا باسی ئەو شەکەین ئەمە خاڵێکی گرنگە بۆچی بۆ ئەوەی کە سبەینێ ئەم شێوازی قسەکردنە ئەم شێوازی گەیاندنەی ئێوە ئەبێتە ستاندارد بۆ نەوەی داهاتوو لەم کەین و بینەدا ئەوەی کە ڕۆڵی باشی هەبوو بێ ئەبێتە خاڵێکی ڕۆشن بۆی ئەبێتە خاڵێکی ئیجابی بۆی ئەوەی کە خوا نەخواستە ڕۆڵێکی خراپی هەبوو بێ بە هەمان شێوە ئەبێتە خاڵێکی نەگەتیڤ بووی کورسات ڕۆڵێکی باشی هەبووە و ئەمە ئەتوانم بڵێم هیچ جۆرە مجاملەیەکی تیانە و من خۆم لەم کەناڵەوە چەندین جار هەوڵم ماوە کە شێوازی قسەکردنی ستانداری کوردی بگەێنم و من سوپاسی ئەم کەناڵە ئەەکەم کە ڕێگەی بە من ناوە هەندێک جار ڕاستکردنەوەی زمانەوانی بگەێنم بە خەڵکو و بگەێنم بە کەناڵەکانی تر خاڵی دووهەم کە بەلامەوە گرنگە ئەویش ئەوەیە ئێمە خاوەنی کەلتور و ئەدەبێکی کلاسیکی جوان و زێڕینین کە بۆتە بنەمای مێژوویەکی زێڕین بۆ ئەم میلەتە کورسات لەمەشا پێشەنگێکی گەورەیە کە هەمیشە گرنگیاوە بەو ئەدەبەی کە ناوی ئەدەبی کلاسیکی کوردیە و ئەو ئەدەبەی کە بۆتە خەرسانەیەکی گەورە بۆ دامەزراندنی باڵەخانی ئەدەبی کوردی نوێ من پێم وابێ ئەوەی کە ئاگاداری ئەو ئەدەبەیە هەر ئەوەیە کە ئەمڕۆ بۆتە کۆڵەکە و ڕاگری ئەدەبی هاوچەرخی زمانی کوردی و ئەدەبی کوردی نوێ بۆیە کورسات لە هەردوو ئەم بوارانەدا لە هەردوو ئەم مەیدانانەدا ئەسپی خۆی تاوداوە و ئەمە جێگەی فەخر و شانازیە بۆ ئێوە کە خاوەنی ئەم کەناڵەت زۆر سپاس بۆ ئەو وەسفە جوانە دکتۆر گیاماندوونە بن دەستان خۆش بێ با بچینە لای ئاری با بزانین ئاری چایەکەی تێ کردووە چی کردووە ئاری
چایەکە حەزرەیان جارێ چایەکە یەک تۆزی ماوە هاڵێ بەرکوڵێکی ماوە نازانم قوڵ پێشی ماوە شتێکی لەو بابەتێ قوڵپەوە نێت خات سرۆ ئەڵان قوڵ پێشی ما ئەبێ قوڵ پێک بات یەک قوڵبات چایەکە پێگاوەتە شەکرەکان حازرە کاکە مالا پیشانە باوەتە چاو شەکرەکان حازرە کولێرش ماشەڵا 2 4 6 8 ئەوە دە کولێرەیەکیش ئامادە بێت دەستی خات و سروە خۆش بێت ئەزانین تۆزێ ئاگرەکەشمان باش نەبوو چکە بەیانە مەهاتی نەمانزانی چۆن بەڵێ تۆسێک خراپە لێمان نەزانی بەخۆ بڵێ وڵا دوانسانێکمان لێرە ئاوخۆیان کرد بۆ وەستا لەسەر شتەکان بەخۆ لێشان نازانی خات سرۆ آخر خۆی تەنوورەوە بێت پێشتر جوان گەرم بکرێت ئەوجا بە ئیسراحەت ئیشەکەی پێکرێت لە بەرەوەی قەدیم و توانە ئەبێ نازانم پشتی گەرم بێت و بۆی کولێرەکان نەکەوێتە ناوە بەڵێ جارجارێک ڕایسە بزات ئەمە توانیمان ئەوە بکەین ئەوەی تری زۆر شل بوو ناقناگرم لە هەشتەوە گەرممان کردویسە سار بۆویستی بەگەرمکردنێکی ترە بەڵام دەستە خۆش بێت دواترێ ماگەڕێنەوە لاتان بۆ میانە خۆشویستەکانیشمان کەیسا ئێمە بینن بەرچایی حازرە هەنگوینمان هەیە هەندێک ئەمە ڕۆژچەرێ پێڵن وڵا شەو چەرێ بەس ڕۆژچەرێ لێرە چونکە بەیانیان زۆر خۆشەوە ئەمە هەر وەختی خۆی خەڵک لە ئاواییە چۆن ئێستێم ئاوایی کورساتە دروستکراوەتەوە بۆ شێوازە دەستان خۆش بێ هەر لە ئاواییە لە هەر سوچ و شوێنێکا خەڵک تەنورێکی هەبوو بۆ خۆی هەر بەم جۆرەش گەرما و گەرم دەستیان کردو بەم ئیشان زۆر باش خات سرۆ من تۆ دوایە چینەوە ئەولا دانیشین قساکەین بەڵام بۆی هاوکاریەکم کەی لە چاکار و ئامادەکردنی ئەم سینێر بچین لێش بەرچایە بکەین لەگەڵ هاوڕێ